بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلقه محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا لا تزغ قلوبنا بعد إذ هديتنا وهب لنا من لدنك رحمة إنك أنت الوهاب. آمين. خوشکان و برانی بەرز و خۆشەویست، السلام عليكم ورحمة الله وبركاته. خۆشحاڵم کە لە خزمەتتاندام کە لە کۆڕ و مەجلیسێکی ئاوا کۆڕی ئیمانی و زیکری خوای گەورە موفەقی کردین ئەم جارەش بە یەکتر شاد بینەوە. خۆشەویستان، دیارە بابەتەکەم لەژێر ناونیشانی بەهای ڕەوشتە. طبعا گومان لەوەدا نییە هەر کەسێک بە ڕێگایەکان دەگاتەوە خوای گەورە، هەر کەسێک بە ڕێگایەک لە ڕێگایەکانی خوای گەورە خوا لێی خۆش ئەبیت، هەر کەسێک بە ڕێگایەکانی خوای گەورە داخلی بەهەشت ئەبیت. ڕێگاکانی گەیشتن بە خوای گەورە سوبحانەهو وتەعالە زۆرن، هەر یەکەی بە شێوازێک ئەتوانیت ڕەزامەندی خوای گەورە بەدەست بینیت. ئەگەر تەماشای ئاینی پیرۆزی ئیسلام کەین، ئەو ئاینەی کە ئێمە پەیڕەوی ئەکەین، ئاینی پیرۆزی ئیسلام لە دووشت بەدەر نییە. بەشێکیان لە عیبادەت بەینی خوا و بەینی شەخسەکانن، بەینی عەبدەکانن. بەشێکی تری عیبادەت بەینی شەخسەکانن، یعنی حقوق و مافیان بەسەر یەکترەوە هەیە. خوای گەورە کۆمەڵی حەق و مافی لەسەر ئێمە دانایە، ئەبێ لۆی جێبەجێ بکەین بینی ئێمە و بینی خوای گەورە. لێرە خوای گەورە خۆی ساحێبە و خۆی قەرار ئەدا و خۆی بڕیار ئەدات. ئەو عیبادەتانەی کە حقوقن لە بینی ئینسانەکان بە شێوەیەکی گشتی کە ئەتوانین پێی بڵێین مرۆڤ دۆستی، چێ ئەتوانێت خەیر الناس بیت، باشترینی کەسەکان بیت لە بۆ کەسەکان. ئامانجی من ئەوەیە کە ئەمەوێت تیشی بخەمە سەر. خۆشەویستان، بەشی سلوکیات بە شێوەیەکی گشتی هەڵس و کەوت و لە کردار و لە گفتار کە مرۆڤەکان ڕۆژانە ئەنجامی ئەدەن، ڕۆژانە مرۆڤەکان بەرکەوتیان ئەبی لەگەڵ یەکتر. بۆیە پێویستە ئەم ئینسانانە بەهای ڕەوشت بناسن، بە تایبەت لە سەردەمێکی وەک ئەمڕۆدا، بە تایبەت جیلی نوێ کە ئێستا لە دوای 2000ەوە جیلێکی نوێ پەیدا بووە، لە سەردەمێکە ئەژی سەردەمێکی فەوزەوی، لە سەردەمێکە ئەژی ئەو جیلە، ئەو گەنجە، ئەو نەوە نوێیە، لە قۆناغێکە ئەژیت لە سەردەمی فەسادی چای بە دنیا هەڵهێنایە، لە سەردەمێکە چای بە دنیا هەڵهێنایە کە قەیرانی سلوک و ڕەوشت و ئەخلاق و دابوونەریتە، کە ڕۆژ لۆ ڕۆژ زیاد ئەکا بەداخەوە، کە بۆتە سەرەتانێکی کوشندە لە ناو خێزانەکان. زۆربەی خێزانەکان بەدەستیەوە ئەناڵینن مەگەر خێزانێک خوا سەتری کرد و حفزی کرد بیتن. بۆیە پێویستە خۆشەویستان ئەم بابەتەی زۆر بەجددی وەربگرین. هەمومان ئەزانین گوێمان لێ بووە یان ڕۆژانە ئەی بیستین ئەی خوێنینەوە فەزلی نوێژ، فەزلی ڕۆژی، فەزلی حەج، فەزلی زەکات، فەزلی سەدەقات، فەضائیلی ئەعمال لێرە و لەوێ بە زۆر شێواز و زۆر نەوعی گوێمان لێ بووە. ئەگە بێتە باشەی فەضائیلی ئەخلاق و سلوک و ڕەوشت و هەڵس و کەوت و دابوونەریت بکەین، بێگومان ئەوەش بەدەرنیە لە فەضائیل کە فەضلی زۆر گەورەی تێدایە. خۆشەویستان، خوای گەورە فەرمێت ومن جاهد فينا لنهدينهم سبلنا وإن الله لمع المحسنين. ئەوەی هەوڵ بدا و تێبکۆشی و شەو نخوونی بکات
بگات بە خوای گەورە ئەوە خوای گەورە زۆر ڕێگا و وەسیلەی داناون زۆر دەرگای داناون لە کام دەرگا ئەچێ ژۆر لە کام دەرگا داخلی بەهەشت ئەبی ئەگەر لە هەر کەسێک بپرسی کەسێکی موسڵمان کە خۆمان دوو ئەکا و عیبادەت ئەکات کە خۆ بە دوور ئەگری و خۆ لە گوناحان خۆ ئەپارێزی ئەگەر لێی بپرسی هەدەف و ئامانج و مەبەستت چییە لە کردنی چاکەکان و لە نەکردنی خراپەکان ئەفەرمێ ئەمەوێت تەنها داخلی بەهەشت بم خوای گەورە لێم ڕازی بیتن لەوەی زیاتر نییە خوای گەورە لە قورئانی پیرۆز لە سوورەی تاها لە ئایەتی 75 و 76 بزانن چ ئەفەرمێتن ئەفەرمێت ئەعوذ بالله من الشەیطان الرەجیم ومن يأتيه مؤمنا کەسێک بە لیقای خوای گەورە شاد بێ و ئیماندار بێت ئەهلی ئیمان بیت قد عمل الصالحات لەگەڵ ئەو ئیمانە کردەوەی صالحی ئەنجام دابیت خوا فەرمێت فأولئك لهم الدرجات العلا ئەم جۆرە کەسانە پلەی بەرزیان هەیە لە ڕۆژی قیامەتدا کام دەرەجاتی علا ئەفەرمێت جنات عدن تجري من تحتها الأنهار خالدين فيها وذلك جزاء من تزكى خبرك لكوتاي آياتك يا كسي باوردار بيت عملي صالح بيت خواي قوري خاتن درجاتي علاي بقسمة أكاد لروجي دوايدا شي أو درجاتي علاي شين دريا جنات سن بهشتان يكن كخواي قوري الروجانة أي رازيني تولو إيمان داران بلام شي أو جنات عدن كخالدين فيها كتجري من تحتها الأنهار خالدين فيها فرمي وذلك جزاء من تزكى أو بهشت رازاوي كخواي قورا خوي وصيكات لو شيء لو كسيكا وذلك جزاء من تزكى كسيك براسي بمعنى كلمة خوي باكر بيتوا تزكية يعني خو مشغول كردن بهمو آكاري جوان خو خاوين كرنوا لهمو كاري ناشرين لهمو سلوكو هصو كدشي ناشرين وذلك جزاء من تزكى يعني معادلة كديار خو شويستان چه اتوانيت خوي برازني توبا كردار و گفتاري جوان چه اتوانيت خوي بدور بگريد لكاري دزي و ناشرين و قيزوان كسيقو بتوانيت وذلك جزاء من تزكى بهش لو كسيك أما صفتي دي سرنسان راجشن بولاي صورتي والضحى عفوا والشمس وضحاها أو صورتي كوا زور بي مسلمانا لبريتي كروجانا دوبارة أكينوا يكسرن زي وردي تدايا كخواي قول أفرميت أعوذ بالله من الشيطان الرجيم والشمس وضحاها والقمر إذا تلاها والنهار إذا جلاها والليل إذا يغشاها والسماء وما بناها والأرض وما طحاها ونفس وما سواها فألهمها فجورها وتقواها دواي أمهم سوين خوارنانا أفرمت قد أفلح من زكاها دواي أمهم سوين دانا كخواي قرر سوين بمهم مشتانا أخوات كفرمون يازدشتن دواي أوهم سوين دانا خوا أفرمت قد أفلح من زكاها براستي سرفراز وبراويا چه كسي كا بهاي روشت أزانيت قيمتي الروشت قيمتي السلوك قيمتي كردار وقفتاري جوان هلسو كوتو ماملي جوان دواي أمهم سوين دانا أو جا خوافنا قد أفلح من زكاها زي سرنزة زور ورده ئەگە بێت و بگەڕێنەوە سەری ئاەت لەسە ئەم ئاەتانە بوەستین تەفسیر و ڕاوەیان بکەین ئەو جا ئەفەرمێ قەد ئەفلەحە من زەکاها خۆشەویستان خۆڕازانەوە بەکاری جوان ڕەوشتی جوان لە دوو حاڵەت بەدەرنیە هەندێکیان بۆ خۆیان سیفەتی خەڵقین تێیاندایە هەندێک کەس بۆ خۆی وایە سیفەتی خەڵقی تێدایە بۆ نمونە دەم بە پێکەنینە هەندێک کەس بۆ خۆی وایە نەرمە بە حەیات شێر و نابیت هەڵناسیت هەندێک کەس پێچەوانەی ویە
ئەوانەی کە سیفەتی خەڵقین لەگەڵ ئینسانە خەڵق بوون لەدایک بوون نیعمەتێکە خوای گەورە بەو کەسەی بەخشیە. هەندێک لەو سیفەتانە ئەبێ ئینسان بە مجاهدە یعنی بە زۆردی لە خۆکردن بە خۆڕازاندنەوە بەو کارە جوانانە بەدەستی دینیت، یعنی زۆردی لە خۆ ئەکات. بۆ نمونە کەسێک لە خلقەتی وایە زۆر قسە ئەکات، حەز و ئارەزوو زۆر قسەکردنە، بەڵام دێت لەبەر ئەوەی زۆر قسەکردن ئیشەشی باش نییە مەگەر ئیلا قسەی خەیری بیت دێت زۆردی لە خۆ ئەکات، خۆ ڕادینیت، زەخت لە خۆ ئەکات کە قسە نەکات ئیلا قسەیەکی باش نەبیت. کەسی لە هەمان کاتیشدا زۆر حەزی لە قسەیە بەڵام دێت خۆ ئەگریتەوە، زەخت لە خۆ ئەکات، نەفسی خۆی ئازار ئەدات، قسە ناکەم، زەبتی نەفسی خۆمەکەم. ئەگەر ئینسان کەمتر قسەی کرد بەڕاستی سەلامەترە. یان بۆ هەندێک کەس ئەبینی فیتڕیەن وایە بەدەستی چەپنا نەخوات کە لە دایکە بی ئاوایە، سیفەتی خەڵقیە، بەڵام دوایە کە پێ ئەگات و تێ ئەگات کە ئەزانی نان خواردن بەدەستی ڕاستە و خۆپاکردنەوە بەدەستی چەپە دێت تێکۆشیت، مجاهدە ئەکات، دێت خۆی ئەگۆڕیت. بۆیە خۆشەویستان ئەوانەی کە تێیاندا سیفەتی خەڵقی وەهوتم نیعمەتێکی خوای گەورە بە قسمەتی کردی، ئەوەی کە تێیدانێ ئەتوانێت بە خۆماندووکردن، بە شەو نخۆنیکردن، بە خۆپەروەردەکردن، بە زەخت لە خۆکردن، هەموو کارە ناشرینەکان وەولانێت، هەموو کارە جوان و خۆشەویستەکانیش لە خۆیدا بینیتە دی. خۆشەویستان ئێمە بەر لەوەی کە لە قیامەتدا پاداشتی ڕەوشبەرزی وەربگرین گومانی تدانێت کە لە ژیانی ڕۆژانەماندا ئیسفادەی باشی لێ ئەکەین، چونکە ئەمە دووسەرەیە ڕەبتی هەیە، ئەمە شتێکە عەلاقەی پەیوەندی بە خەڵکەوە هەیە، ئەوە حقوقن ئەنی مرۆڤەکان ئەبێت لە بەرامبەر یەکترا پەیڕەوی بکەن. کاتێک کەسێک ئەگەر لە شوێنێک دەست پاک ئەبێت، دەم پاک ئەبێت، داوێن پاک ئەبێت، ڕازگۆ ئەبیت، خیانەت ناکات، زیانی نییە، بەدەست بە زوبان خەڵک لێی مرتاحە، یەک ئەوە خەڵکی ئیسفادەی لێ کرد، کۆمەڵگە حەسایەوە، کۆمەڵگە ئیسلاحەتی کرد، ماندوو نەبوو، خەڵک ئیسیفادەی لێ کرد، پێی مرتاح بوو، بە دراوسێتی خۆشحاڵ بوو، بە ڕەفیقایەتی خۆشحاڵ بوو، ئاسوودە بوو، بەختەوەر بوو، نەفعی هەبوو، سوودی لێدی. ئەمە لە دنیادا. ئەمە ئەگەر ئاوەش تەماشا نەکەین وەکو فەضلێک چۆن ئەڵێ ئەمن دێم پێنج فەرزە دێم نوێژ لە مزگەوت ئەەکەم بە جەماعەت ئەەکەم، بۆ چونکە فەضلی جەماعەت زۆرە، دێم بە ڕۆژی ئەبم، ڕۆژی سونەت ئەگرم، لۆ چونکە فەضلی بە ڕۆژوو بوون فەضلی زۆرە، دێم عومرە ئەەکەم، سەدەقە ئەەکەم. خۆشەویستان لە هەمان کاتیشدا پابەندبوون بە ئەخلاق و ڕەوشت و خۆڕاندنەوە بە کاری جوان فەضائیلە، فەضلی زۆر گەورەی تێدایە. دەی باشە هەمومان حەز ناکەین بزانین بە چ ئەچینە بەهەشت، هەمومان حەز ئەکەین. ئەبوو هورەیرە ڕزای خوای لەسەر بێت ئەفەرمێ سوئیلە رسول الله صلى الله عليه وآله وسلم فرمي پرسیار کرا لە پێغەمبەری نازدار عليه الصلاة والسلام، پرسیاری چی لێ کرا؟ عن أكثر ما يدخل الناس الجنة. فرميان يا رسول الله صلى الله عليه وآله وسلم زورترين أو شتاتية كإنسان أخاتنا وبهشتوا عن أكثر ما يدخل الناس الجنة. تشتيك بكين يعني تشتيك وما لك بزوريني مروفا كان داخلي بهشت بكات. پیغمبر إخوة عليه الصلاة والسلام بدو كلمة جوابي داوة: تقوى الله وحسن الخلق. تقوى الله بين خوت وخوايا، حسن الخلق بين تو بين خلقه، يعني أبي هردو لآقاد لي بيت ها زور كسمان هي ليت أمن شوروش خريشي عبادتم بلام لولاوا سلوك وروشتو هلسو كوتي لقل دراوسي وكوملقاو دورو برو دوائرو همو دورو بري خوي خرابا آية ومستحقي أوي كداخلي بهج بيت نابي ليك جابنوا. تقوى الله وحسن الخلق وكدو بالوان بيني خوتو خواي خوت ريخا بيني خوتو خلقش ريخا أتو يكيشي لو زوريناني كداخلي بهشت أبيد.
فرمي وسئل عن أكثر ما يدخل الناس النار لهمان كذا بسالش ليك يا رسول الله صلى الله عليه وآله وسلم أي زورتريني أو شتتيك خلق كان في أسنى دوز خوا فرمي الفم والفرج دم عورت زبان عورت أمانة زورتريني خلق كان داخل جهنم كان خواب أنا من كوش زار هم بيوندي لبيني تو خواهيا هم بيوندي لبيني تو خلشي شاهيا باراستني أو دوانة زامنة لبوتونا بهشت ونباراستنيان زمانتي ناو دوزخت في أدن أو قصي بيغمبر عليه الصلاة والسلام تخوايا وسرنزك بدنا أو كوملقي أو رؤي استامان زۆربەی ئەو مەشاکلانەی کە ئێستا لە ناو کۆمەڵگە هەن لەو دوای زیاتر هەیە ئەو زوبانەی کە بوویتە بەڵای سەر ئەو نیعمەتە گەورەی ئەو پارچە گۆشتە گوچکۆکەی کە زۆرترین کاری باشی پێ ئەکرێت و زۆرترین کاری خراپیش پێ ئەکرێت بڕۆن تەماشای کەیسەکان کرد لە مەحکەمە ئەوانەی لەسەر داوێن پیسی تووشی مەشاکل بوون چەند هەزاران کەس سەری ناوە لە پێناویدا کوژرا و ڕۆیشت کەوتە بەندیخانە سزادرا ئابڕووی چوو مەسرەفی ڕۆیشت لەکەدار بوو کەسایەتی ڕۆیشت بێ حیسابن ئەم دوو ئەندامانی لاشەی ئینسان ئەگەر نەپارێزرێن ئینسان تووشی هەلاکەت ئەکات ئەبی دەرداء فەرمێت ڕزای خوای لەسەر بێت فەرمێ قال رسول الله صلى الله عليه وسلم أفرمت ما من شيء أثقل في ميزان المؤمن يوم القيامة من حسن الخلق أو من حسن خلقه أفرمت للرجي قيامة دا هیچ شتێک لە میزانی ئیماندار لەوە قورستر نییە لە سلوک و هەڵسوکەوت و ڕەوشتی جوان حسنی خولق خۆشەویستان وشەیەکی جامع و مانعە پێغەمبەر صلی الله علیه وسلم لۆ ئەو وشەی لێگرت حسن الخلق ئاکار جوانی وشەیەکە جامع و مانعە حسن الخلق هەموو کارێکی جوان ئەگریتەوە کە مرۆڤەکان ئەنجامیدەن بەرامبەر بە یەکتر پێچەوانەکەی هەموو ئەو کارە ناشرینانن کە دەبێتە ئەزیەتدانی خەڵک بە ئینسان و بە حەیوانیشەوە ئەوانەی کە سلوک و ڕەوشتیان جوانە واللهی لەسەر ڕێگاش ئەزیەت لەوە حەیوانێک دروست ناکات واللهی دڕکێک دارێک بەردێک لەسەر ڕێگا لە ئەبات مێرولەیەک لە ئاو دەردینیت بۆ ئەوی نەخینچێت حیوانێک لە ناخۆشیێک ڕزگار ئەکات ئەوانە سلوشی جوان هەڵسوکەوتن ئەوانە حسنی خۆلقن کەس نازانێ خوا بەچی لێ خۆش ئەبیت بەس خوا ئەزانی ئێمە ڕۆژانە ئەو کرداوانانە ئەکەین ئەو عیبادەتانی کە ڕۆژانە ئەیکەین کە مانگانەیە هەیە ساڵانەیە هەیە هەفتانەیە هەمووی ئەوەی کە ئەمانەوێ ڕەزامەندی خوای گەورە بەدەست بینین ئەفەرمێ وئین الله یبغض الفاحش البذیء ئەی خوای گەورە ڕقی لە چییە لەو کەسەیەکەوە سلوکی ناشرینە بە هەڵسوکەوتی بە کردداری بە گفتاری بە جموجۆڵیەکانی خەڵک ئەزیەت ئەدات هەندێک کەسەیە زمانی بۆتە فتنەی گەڕەکێک فتنەی شارێک فتنەی عائیلەیەک فتنەی بەرەباوێک بەس ئەو زوبانە یەک قسەی کردیە دەڵێ باشە خۆی سم نەکرد یەک قسەم کردیە دەی وەڵڵاهی قسەیە کە فتنەیەک دروست ئەکات دەی وەڵڵا قسەیە کە حوکمێک ئەگۆڕێت قسە زۆر گرینگە خۆشەویستان ها وإن الرجل ليتكلم بكلمة لا يبالي بها تهوي بها إلى جهنم 70 خريفا كابرا قسيك في الرئة داد يقسى أكاد جيش بنادا أو قسي بهاي تسندا بهوي أو قسيوا بالرقي 17 صال شور أكلته ناو دوزخ أو جاء أقاتا بني دوزخوا تماشي أو فرموديك الخوشة ويستا فرموديك كأبي ثعلبي خشني أفرميت بيغنبري خواه فرميتي صلى الله عليه وآله وسلم فرمي أن النبي صلى الله عليه وسلم قال إن أحبكم إلي
وأقربكم مني في الآخرة مجالس أحاسنكم أخلاقا. إن حرف توكيد وتحقيق، يعني حرسي شكو قمانا ناياليد أو بريد ضلنياي يقين أخات النوض لإنسانوا. فرمت إن الله كان عليكم رقيبا. زور کەس پێی وایە کە خوای گەورە ڕەقیب و چاودێر نییە، بەس خوا فەرمێ ئین الله، یعنی ئەی ئینسان بە مسقالە زڕێک بە مێشکت دانێ بە خەیاڵت دانێ کە ئەمن ڕەقیب نیم. ئین الله پێغەمبەر فەرمێ ئین ئەحەبەکم ئیلەیە. ئەحەبە سیغەی تەفضیلە، بەڕاستی خۆشەویستترین کەستان لە لای من. فەرمێ ئیلەیە، خۆشەویستترین کەس لای پێغەمبەرچی صلی الله عليه وسلم. وأقربكم مني في الآخرة مجالسا. خۆشەویستترین کەستان لە لای پێغەمبەر صلی الله عليه وسلم، نزیکترین کەستان لە دنیا نا. فەرمێ في الآخرة، شوێنەشی گرنگی لێگرتیە، في الآخرة ڕۆژی قیامەت. مەجالیسەن، چێ نزیکترین مەجلیسی هەیە لەگەڵ پێغەمبەر صلی الله عليه وسلم. ئەحاسینکم ئەخلاقا، بڕاندیتەوە. چێ ئەتوانێت جوانترین کردار و گفتار بنوێنیت؟ چێ ئەتوانی بە کردداری جوان بە گفتاری جوان خۆی بڕازێنیتەوە؟ چێ ئەتوانیت؟ دەرگای واڵا کردیە لە کۆمەڵێک، لە قەومێک، لە عەشیرەتێک، لە ئومەتێک حەسری نەکردیە. فەرمێت چێ ئەتوانیت؟ ئین ئەحەبەکم ئیلەیە، خۆشەویستترین کەستان. وأقربكم مني في الآخرة مجالس أحاسنكم أخلاقا. أوي كزورترين وشاكترين وباشترين هەڵسو کەوت و کردار و ڕفتاری جوانە بەرامبەر بە خەڵک. ئەی چە فەرمێت لە ئاخیری؟ فەرمێت وإن أبغضكم إلي وأبعدكم مني في الآخرة أسوأكم أخلاقا. ئەی چێ لە لای من ئەفەرمێ زۆر قێزەوەنە، زۆر ڕقم لێی ئەبیتەوە، لە منیشەوە زۆر دوورە ڕۆژی قیامەت. ئەوانن کە هەڵسو کەوت و کردار و گفتاریان ناشرینە بەرامبەر بە خەڵک، کە معامەلەیان جوانی لەگەڵ خەڵک خۆشەویستن. کەواتە لە شۆنگەی ئەم ئایەت و ئەم فەرمودانەوە دەرەکەوی خۆشەویستان، سلوک، ئەخلاق بەهای هەیە، بەها قیمەتی هەیە، سەنجی هەیە، سەنگ لای خوای گەورە حیسابی لۆ ئەکرێت. بە هەندی وەربگرن، بەو ناوە تەماشای بکەن کە ببنە خۆشەویستی پێغەمبەر صلی الله عليه وسلم. بەو ناوە تەماشای بکەن کە بنە نزیکترین کەس لە ڕۆژی قیامەت، لە ڕۆژی ئاخیرەت، لە ڕۆژی نەفسی نەفسی کە کەس بەهانەی کەسەوە نایێت. با نزیک بی لە پێغەمبەر عليه الصلاة والسلام. بەچی؟ ئەحاسینکم ئەخلاقا، بڕواتان بێ هەمومان ئەتوانین. بەس ئاخ ئەو نەفسە پیسەی ڕێنادات، ئەو نەفسە خراپەی ڕێنادات. تۆ خۆت بڕازینەوە بەشتی جوان، وەرە چۆن لۆ فڵان کەس تەنەززولەکەی، کو ئەوەی قبوڵ ئەەکەی، لە تو ناوەشێتەوە، وەرەوەی هەندێ نییە، لی گەڕێ، سەلامیشی لێ مەکە، مەرحەباشی مەکە. هەموو ئەو شتانە لە مێشی ئینسان کۆ بنەوە، ئەبنە بەربەست، ڕێگر لە بەردەم خۆڕازاندنەوە بە کاری جوان، بە ئەخلاقی جوان، بەتایبەت لە سەردەمێشی وەک ئەمڕۆدا خۆشەویستان. واللهی بە هەزاران شێواز، بە هەزاران ڕێگاوە، بە هەزاران باق و بریقەوە، بە هەزاران وشەی داتاشراوەوە، واللهی فێڵ لەو خەڵکە ئەکرێت، واللهی ئەخلاقی لێ ئەسێندرێت، لێی ئەدزن، بە پارە لێ ئەستێنن، بێبەهای ئەکەن، بێ ئەرزشی ئەکەن، ئەخلاقی کۆمەلگا ئەڕوخێنن، هەر جاری بەناوەک دێن. هیوادارم نەکەون ژێر کاریگەری ئەم شتانە. تەماشای قورئان کەن، تەماشای سنەتی پێغەمبەری نازدار بکەن عەلەیهی سەڵات وەسەلام. منداڵەکان فێر بکەن، لێ مەگەڕن کەونە کۆڵان، لێ مەگەڕن کەونە دەست ئەلکترۆنیات، کەونە دەست ئەنتەرنێت، کەونە دەست سەنتەرەکان، کەشتی خراپێت داکرێ بەداخەوە کە خەڵک بازی زۆری دایە. نامەوێ هەموو شتێک باز بکەم، بەس واللهی ڕۆژانەشی سەیرمان گوێ لێ ئەبیت.
هەر لەو شاری خۆمان هەموو شارەکانیش ئاوان و نەبی شوێنەکانی دیکە باشتر بن. ئەزمێ خۆشەویستان بڕۆن لەوانی کە توش بوون کە تێکەوتین بزانن لە چەند دۆخێکە ئەژین، بزانن هەز بە ژیان ئەکەن، هەز بە خۆشی ئەکەن، هەز بە بوونی خۆیان ئەکەن، هەز بە قیمەتی خۆی ئینسانیەتی خۆیان ئەکەن لەسەر ئاسی تاک، لەسەر ئاسی کۆمەلگا، لەسەر ئاسی دەوڵەت، لەسەر ئاسی ڕێکخراوەکان، تەماشای بازاڕەکان کەن، تەماشای تەلەڤیزیۆنەکان بکەن. چ ئەبینە ڕۆژانە چ گوێ لێ ئەبیت؟ وەڵڵی هەمووی دوورکەوتنەوەی لەو ئەخلاق و لەو ڕۆژتە و لەو ئاکارە جوانانە. لەو هەموو وەسفانەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام فەرمێ وئینەکە لەعەلا خولوق عەظیم. ئەویش لە دوای چ دێت؟ نون والقەلەم وما یەسطڕون. لە دوای سوێند خواردن بە قەلەم ئەوجا خوای گەورەتە فەرمێت وئینەکە لەعەلا خولوق عەظیم. ئەوەی کە بووتە جێی سەرمەشق، ئەوەی کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەو ئەخلاقە جوانەی خەڵکێکی زۆری ڕێنمونی کرد، خەڵکێکی زۆری هیدایەتدا بەس بە ئەخلاق و ڕەوشتی جوان. وەکو ئیمامی عەلی فەرمێت دەعوا الناس وأنتم صامتون. بانجی خەڵک بکەن، با موسڵمان بن، بۆ ئیسلام بن، بەس قسانیش نەکەن. فەرمیان چۆن نەبێ ئەی ئیمام خەڵک بانجی خەڵک بکات بەرەو ئیسلام بێت بەس یەک قسەش نەکا؟ فەرمووی بئەخلاقیکم، ئەخلاقتان جوان کەن خەڵک بۆ خۆی بەرەو ئیسلام دێت. کردار و گفتارتان جوان کەن خەڵک بە خۆی بەرەو باوەشی ئیسلام دێت. بەڵام خراپی کردەوەی موسڵمانان، هەڵسوکەوت و مامەڵەی موسڵمانان بەڕاستی خەڵکانێکی زۆریشی لە دین دوور خستەوە. تەماشاکە موسڵمانان تەسەڕوفاتیان کووە لەو دینە عەظیمە بەهرەمەند نەبوون، سوودمەند نەبوون، کەڵکیان وەرنەگرت. کاکە وەڵڵی دیارە ئەو دینەش هیچی وەی تیا نەکە ئینسان ئیستیفادەی لێ بکات، هەر لەسەر دینە خراپەکەی خۆی بیکە، خوا بزانێت چۆن و هەر ئەوەی قەناعەت پێ دێتەوە. کەواتە خۆشەویستان، دین ئەوەندەی کردارە، ئەوەندە قەولی نییە، ئەوەندەی پەیوەندی بە شەخسەکانەوە هەیە، ئەوەندە پەیوەندی بەخواوە نییە. ڕوکنەکانی ئیمان شەشن، هەمووی باڵتینین، شاراون. ئەمن نازانم، ئەتوو نازانی دەرەجەی ئیمانبوونی من بەخوا و بە ئەرکانی ئیمان چەندە، ئەمش نازانم ئیت و چەندە. ظاهیر هەردووکمان ئیماندارین، ئەوە بینی خۆت و خوای خۆت لێی گەڕێ. ئەرکانی ئیسلام هەر پێنجیان کە ئەوانە عەمەلین، کە ڕۆژانە ئەیبینین، مانگانە ساڵانە ئەیبینین، ئەوانە تا ڕادەیەک پەیوەندیان بە خەڵکەوە هەیە. بەڵام تەماشای ئەو هەموو عیبادەتەکانی تر بکە، ئەگەر بێت و هەتا سبەینێ بەس بژمێرین خولوقی حەسەن چەندن، لە یەکەوە دەست پێکا لە ژەنەر کۆتایی پێدێت، بەدەیان مەحازەڕە و دانیشتن و کۆڕ و سیمینار کۆتایی نایێت. هەندە زۆرن لۆ چونکە مرۆڤەکان پێویستن بەو هەموو خولوقە حەسەنانە هەیە بۆەوەی ژیانێکی شایستە، ڕێک و پێک، ژیانێکی پڕ ئاسوودە، بەختەوەر، مرتاح، دڵ و دەرونی خۆش، خەوێکی خۆش بکەی، بەخۆشی بە سەفەر بچی، بەخۆشی بێەوە ئاسوودەوی بە معنای کەلیمە خۆشەویستان. وەڵڵاهی ئەو ڕۆ کۆمەڵگەیە لە ئاو زیاتر، لە ئۆکسیجین زیاتر پێویستی بەو ئەخلاقە جوانانە هەیە، لە نان و ئاو زەرورترە. بە ئاگامان لە خۆمان بێت، ئاگامان لە منداڵەکانمان بیت، باشتی جوانیان فێرکەین. ئەگەر ناشتی خراپ فێر ئەبن، دواتر ئەتوو باجەکەی ئەدەی، ئەو جا ئەمنیش باجەکەی ئەدەم، هەمومان پێکەوە باجەکەی ئەدەین کە کەسێک خراپ بوو هاتە ناو کۆمەلگە شێوە زیانی لۆ هەمان هەیە. ئەگەر کەسێکی جوان بوو، ڕێک و پێک بوو، هەڵس و کەوت و دابوو نەریتی جوان بوو، هەمومان بەیەکەوە ئیستیفادەی لێ ئەکەین. خۆشەویستان، کۆتا فەرموودە کە باسی یەکەم خۆشەویستان، دایکی ئیمانداران عائیشە ڕەزای خوای لەسەر بێت ئەفەرمێ قال رسول الله صلى الله عليه وآله وسلم فرمي إن الرجل ليدرك بحسن خلقه درجات قائم الليل صائم النهار. رواه أحمد وحاكم. بس تماشوا فرموديكن زۆر کەسمان هەیە لەوانەیە نەتوانێت شەو نوێژ بکات، معنی ئەوە نییە پیاوێکی خراپە، دێ وەڵا هەر ئەو تاقی عیبادەتی هەیە، ناتوانێت زۆر شەو نوێژ بکات، هەیە هەر لەوانێ هەر نەشکاتن،
سنة فضائلة أجر نشكا جنها بارنابيت زيادة لسنو يجكان زيادة سنة كأيكات فرضني لسري زور من هي ناتواني بردوان بروجي بيت صال همو بروجي بيت یان شەو هەر لە دوای عیشاوە حتا بانجی بەیانی کەس ناتوانێت لە شەو نوێژ بکات ئەوانەی شەو نوێژیش ئەکەن ئەگەر زۆر شەو نوێژ بکە لەوانێ سعاتێک بیت دواترەویش ئینسانەوە بێتاقات ئەبی و خاو ئەبیتەوە و خەوی دێ و ڕائەکشێت خوا لێی قبوڵ کات کەسمان ناتوانیت چوار وەختی ساڵ بەس بە ڕۆژی بین ئیلا 5 ڕۆژی جێژنەکان نەبیت کەسمان ناتوانیت بەس چێ ئەتوانی بگاتە دەرەزێ ئەو کەسانە چێ ئەتوانی ئەو فەزە بەدەست بینی چێ ئەتوانیت کەسێک بێت هەلە عیشاوە هەتا بەیانی نەخەوی بەس شەو نوێژ بکات چێ ئەتوانیت بەردەوام بە ڕۆژوو بیت فەزلی ڕۆژوەوانێک بەدەست بینی کە ساڵ تەنها 5 ڕۆژ بە ڕۆژی نەبیت ئەویش کە ڕۆژەکانی جێژنن پێغەمبەری خوا فەرمێت عەلەیهی سەلام فەرمێت ئین الرەجولە ئەوی دیسان تاکیدی کردیتەوە بەڕاستی ئینسان مرۆڤ پیاو زانبەسی پێ هەردووکە ژن و پیاو ئەتوانێت لە یودریک و بحسنی خولوقیه بگات بە دەرەزەی چێ ئەو کەسەی کەوا دەڕەجاتی قائمی اللەیل ئەو کەسەی کە پلەی گەورەی شەو نوێژ بەدەستدینیت ئەو کەسەی کە پلەی گەورەی بەردەوام بە ڕۆژوبوون بەدەستدینی بەچە ئەگاتێ بحسنی خولوقیه بەکردار و ئاکار و گفتاری جوان فەرقت نابێت دەگە ئەو کەسەی کەوا لە شەو ناخەوێ بەس شەو نوێژەکە تا ئەوەندەی کە خوا تەمەنی پێدایە ئەگاتە فەزلی ئەو کەسەی کەوا بەردەوام بە ڕۆژووە یەک ڕۆژ و ناشینیت ئیلا جێژنەکان نەبیت وەڵڵا ئەگەی دەرزی ئەو کەسانە وەڵڵا بەدەستی دینی بەس ئەزانن کە پێغەمبەر صلی الله عليه و آله وسلم کە ئەو فەزلێت پێ ئەدات کە زانی زۆر گەورەیە بەڵام ئەزانی لەولاشەوە جێبەجێکردنی حوسنی خوڵق قورسە ئەیوێت پیاوی خۆی ئەوێت مەردی خۆی ئەوێت کەسی خۆی ئەوێت لە ئەو مەسەلەیە پەروەردە کرابیت کەواتە خۆشەویستان وەڵڵا سلوکیات هەڵس و کەوت ئەخلاق و ڕەوشتی جوان بەخوا پلەکەی زۆر گەورەیە ڕەوشت زۆر بەبەهایە زۆر بەقیمەتە کەسانێک ئەتوانن کە لێ نەبڕاو بن لە بەینی خۆی و خوای خۆیان یەکلا کردبیتەوە بەڵام خۆ ئەگەر هەمووشت پێ ناکرێت کاکە نیوەکەی بکە با نیوەی حوسنی خولوقت هەبیت خۆسەبی نیوەی خەڵک ئیسفادە لێ ئەکات با بەشێکت تێدا هەبیت ئەی ئەگەر هەر نەتبی قوربەسەر ماڵوێران بە کۆمەڵێک گوناهەوە ئەگەڕێەوە بەر بارەگای خوای گەورە لە خوای گەورە داواکارم عاقیبەت هەموو لایەکمان خێر بکات وخوای گەورە بمان پارێزی لە هەموو کارێکی دزێ و ناشرین خوای گەورە خۆمان و خێزان و ماڵ و منداڵ و کۆمەڵگەمان بپارێزیت لە هەموو ئەخلاقێکی ناشرین خوای گەورە موفقمان بکە بمان ڕازێنێتەوە بە هەموو کردەوە جوانەکان بە هەموو خولوقی حەسەنەوە ماڵ و مناڵمان پارێزدا و بکات ڕامان بێنێت موفقمان بکات بۆ چاکترین و باشترین کردەوەی چاک وآخر دعوانا الحمد لله رب العالمين سبحان ربك رب العزة ما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين